ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵین لەگەڵ هاوڕێیانمان ئەم شەو لە دیالۆگێکی نوێ دێینەوە خزمەتتان بۆ وروژاندنی کۆمەڵێک پرس و تەڕحی سیاسی و ئارگۆمێنت لەسەر هەڵبژاردنەکانی ئەم دوایەی عێراق کە لە 11/11/2025 ئەنجام درا بۆ تەواوی حیزب و لایەنە سیاسیەکان بەمەش عێراقیەکان و کورد چوونە قۆناغێکی تر کە قۆناغی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی حکوومەتی عێراقیە کە بە پەرلەمان هەژمارەکرێ. ئێمە ئەم شەو گفتوگۆی ئەم بابەتە و پێکێنانی حکوومەتی تازەی حکوومەتی عێراقی و چالاکردنەوەی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هاوڕێیانم بەڕێزەوە کاک ئەنوەر حسێن بازگر، نووسەر و ڕۆژنامەنووس، برای خۆشەویستمان کاک بابەکر دڕەیی، چاودێری سیاسی و نووسەر. دێمە لای بەڕێز کاک ئەنوەر حسێن بابزانم ڕوئیا و جەنەزەری بەڕێزیان لەسەر ئەم دۆخە چییە؟ دواییەی لەسەر چوارچێوەی هەماهەنگی کە کوتلەی ئەکبەر قائیمەی گەورەیان دروست کردەوە بۆ پێچێنانی حکوومەتی عێراق. زۆر سپاس کاگاسۆ بۆ جەنابت و بۆ کاک بابەکر بۆی ناڕتی. لە ڕاستی ئەم هەڵبژاردنە پێش هەڵبژاردنەکە بە چەند مانگ جاری ئەمار حەکیموتی ئەم هەڵبژاردنە لە عێراقا زۆر چارە نووسازە و بەقەدەر یەکەم هەڵبژاردننی دوای پرۆسەی ئازادی پێشم وا بوو ڕاست بوو مەبەستەکەشی دەقیقەنەوە بوو کە لە کاتێکە پشتیوانە سەرەکیەکەی ئێمە دیزاینەرە سەرەکیەکەی ئێمە کۆماری ئیسلامی ئێرەنە بە بارودۆخێکی ناهەمواراتی ئەپەڕێ لەبەرەوە زۆر گرە و لەسەرەواکرا کە ئێران ناتوانێت دەخالت بکات لەم هەڵبژاردنەیە و هێزە نەیارەکانی ئێران و بە تایبەتی سونیەکان هەندێک جار پەنجەیان بۆ لایەنی کوردیش ڕاکێشاکە ئەتوانن هاوکێشە سیاسیەکە لە عێراق بگۆڕن. بەڵام ئێستا دەرکەوت کە ئەو دیزاینەی کە کۆماری ئیسلامی ئێران کردوێتی مەبەسم لە دیزاینەوە نییە بڵێم تەزویری بۆ خەڵک کردو، بەڵام ئەم دیزاینی کۆماری ئیسلامی ئێران کردوێتی بۆ ئەم هەڵبژاردنە لە دیزاینەکانی پێشووتر زۆر دقیقتر و ئامانزدارترە و بە تایبەتی سەرکەوتنێکی گەورەیە چ بۆ کۆماری ئیسلامی ئێران، چ بۆ مەرجعیەت، چ بۆ حەشدی شعبی و بۆ وەلایەکان و بۆ ئیتاری تەنسیقی بەو دەلیلەی کە کۆماری ئیسلامی ئێران لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر سەرکەوتنی وا گەورەی بەدەست نێە ناو لە ناوچەکەیە لە کاتێکا وەکوتم تێڕوانی نێوا بوو کە ئەمریکا دێتە ناو گۆڕەپانەکەەوە ڕەنگە هاوکێشە سیاسیەکان گۆڕێ وڵاتانی سونی ئەتوانن بە قازانجی سونیەکان کەسیەوە تا جەناب بشت باس کرد. بۆیە پێم وایە مەسەلەن ئێستا ئەوە وەکو جەنابت باس کرد 187 کورسی بەدەست ئیتاری تەنسیقیەوەیە کە لە زمنیە ئەگەر 46ەکەی سودانیش لابێ کە احتیمالی زۆری هەیە مەسەلەن وردە ڕوبەڕووی کێشە بێتەوە لەگەڵ ئیتاری تەنسیقی. هەر ئێستا حالیان کە ئێمە قساکەین 5 لەو کورسیانە چوونە پاڵ ئیتار وازیان هێناوە وەزایدەن فالح فەیازیش لە ناو هاوپەیمانێتەکەی سودانیایە. فالح فەیاز بۆ ناسراوە کە هەموو کات هاوکارەکانی ئەفرۆشێ بە زیانێ بەڵێ وەکەوەی کە پێشتر کردوێتی و لە هەمان کاتیشا ئەو ڕوکنێکی سەرەکیە لە حەشدی شعبی ئەو دووهەم مەسەلەن لە ئەو 187 ئیتار ئێستالانی کەم 120 کورسی هەیە و لەوەش گرنگتر ئەوەیە بەپێی دەستوریش کوتلەی ئەکبەر ئەتوانێت حکوومەت پێک بێنێ ئەگەر بتوانێت نسابی قانونی دروست 120 هێشتا ئەوە وایان نیێتە ئیتار وای نیێتە لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان ئەمە ڕاگەیەنێ کە ئەمە هاوپەیمانێتی کوالیسیۆنەکەی ئەمە فراکسیۆنەکەی ئێمەیە و سۆدانی بکەنە دەرەوە ئەگەر من نەدا بۆ داواکانیان چکات سۆدانی بە نەزاری من چانسێکی نەماوە بۆ بوونەوە بە سەرک وەزیران و من ملانیەکانی نێوان ئیتار و بە تایبەتی مالیکی لەگەڵ سۆدانی ئەوە نییە. ویستم ئەوەش بڵێم کاک یعنی جگە مثلەن ئەمریکا و ئەوروپا و هاوپەیمانەکانی فۆکەسیان لەسەرەوە بوو کە لەم هەڵبژاردنانەیە نابێ گروپە وەلایەکان بەشداری بکەن دەنگ بێنن کەچی 74 کورسیان هێناوە لانیکەم وەکو وتم دیزاینە گرنگەکەش لە چیایە هەر یەک لەم هاوپەیمانیانە لە هاوپەیمانی وەکو سۆدانی لە هاوپەیمانیەکانی تر یەکێ لەم گروپانە لەناو ئەوەیە خۆی یاسای سانتلیگۆش هاوکار بوو بۆ ئەوی بەڕاستی هێزە دەسەڵاتدارەکان حیزب بە عەریقە کۆنەکان لە عێراقا بەڕاستی کورسی زۆر بەدەست بێن لە عێراقا. ئێستا ئەتوانی بڵێ یعنی ئەم هەڵبژاردنە دڵی کەسی نەڕەنجاند تاقە هێزێک لە عێراقا کە دروست نەبوو بەڕاستی هێزی ئۆپۆزیسیۆن بوو کە زۆر منەظەم نەبوون
نەیانتوانی نەکار منەزەم نەبوون کاگە پێشتر حرەکەی ئیمتیداد زیاتر لە 20 کورسیان هەبوو بە دڵنیایە تشرینیەکان 5-6 کورسیان هەبوو حرەکەی دیموکراسی تەنانەت یەک کورسیشان نێ ناوەم جارە بەڵێ بەدڵنی دەلالەتە لە چی دەلالەتە لەوەی کەوە کوتۆت ئۆپۆزیسیۆن وجودی نییە وەم هێزانەوە گلەیشیان لەسرە یعنی ئەو کورسیانێک هەموو نایانتوانی خزمەت ئاماجەکانین بڵێن ململانێ هەرە قورسەکە لە بینی دەسەڵاتدارەکانە لە عێراق بێگومان ئەوەیە بەڵام گرنگترین خاڵەوەیە کە ئیتاری تەنسیقی شیعەکان بە هەژمون و هەیمەنەی خۆیانەوە ئەمێننەوە و حکوومەتی داهاتووی عێراق بەدەست ئەوانەوەیە و ئەوان بڕیارەدەن و بەبێ ئەوان حکوومەت پێک نایە و ئەوان کاندیدێک دیاریەکەن و لە داهاتوو شامەسەلەن بۆ من پێم وایە مەسەل ئەگەر هەرچەنە ئەمریکا و ئێران یا واشنگتۆن و تاران لە یەکتر نزیک بن و حکوومەتی عێراقی زووتر پێک دێ بەڵام بە پێچەوانەوە ڕەنگە درێژە بکێشێ بەڵام من ئەمێەوە بڵم پێکێنانی حکوومەتی عێراقی بە هەر حاڵ پێش پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەوێ سەبارەت بە سیناریۆ یەکەمیان کە بەدەست ئیتاری تەنسیقیەوەیە وەکوتمان بە 1970 کورسی ئەگەر 46 کورسیەکەی سودانیشی لێلا بێ ئێستا ئەوان خۆیان دەڵێن ئێمە پێویستمان بە 45 کورسی تا 46 کورسی هەیە و چاویشمان لە بەشێک لە کورسیەکانی سنەکان زامنە بەڵێ چاومان لە کورسیەکانی بەشێ لە کوردەکانە کە بەشێکیان بێگومان لەناو ئەو استراتیژی ئەوانە و بەشێ هەندێک هاوپەیمانی سونەشیان هەیە بەشێک لە عەزم هاوپەیمانی ئێرانیەکانن وەجگە تەقدمیش ئەوەی هەلبووسی تەقدمیش بەڵێ ڕادەیەک لە گفتوگۆیە لەبەرەوە چوارچێوەی هەماهەنگی ئێستا سیناریۆکان ئاوایە یان خۆی حکوومەتەکە دروستەکە یا لەگەڵ ئەو یا بەبێ ئەوەی کە لەگەڵ ئەو دیاریشە سیناریۆی یەکەمیان بۆ ئەم سیناریۆیان ڕاستەکە ئیتاری تەنسیقی وەکوتم لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەی نوێنەرانە بڕیارە کوالیسیۆنەکان ڕابگەێنن بیخەنە بەردەست بڵێن ئەو کوالیسیۆمی ئێمەیە و بەمە چانسێک بۆ سۆدانی لە 1970 نامێنێت کە چانسی ئەوەی ئەگەر مەسەلەن داوای سەرۆکوەزیران بکە کە مخالفنی لەبەرەوە ئەوان ئێستا زیاتر لە دەنایان خستۆتە ناو کە ئەمە عادەتی پیشەیی هەمیشەییانە بۆ هەموو هەڵبژارنەکان بۆ سەرۆکوەزیران ئەوواکەن دوای سەرۆکوەزیرانێکی زەعیڤێنن کاگاسۆ سەرۆکواری وەزیرانێکی زەعیڤێنن نە کورسی هەبێ نە حیزبی هەبێ و نە لە قسەی دەرتاران دەرچێت نە لە قسەی سیستانی دەرچێت نە لە قسەی مەرزە ئەمە بە نەزەری من ئەمە سادەترین حاڵەتە کە دروستکردنی ئەزمموی عادل عەبدولمەهدی و محەممەد شیع سوودان نەگەرەوەش کاگاسۆ مەسەلەن کاتی خۆی خۆ ئايات علاوی سەرۆکی ئیتیلافی العێراقی لە 2010 96 کورسیە بەڵام کاتێک هاتە سەرەوەی هاوپەیمانیشی ئەنیانێش حکوومەت پێک بێنێ خۆیان کوالیسیۆنێکیان پێکەنەوە ئەمە بە پێی دەستوورێکە پێدراوە بۆیە قسەکەمانەوە بوو کە شیعەکان لە هەر حاڵدا هێشتا سنتەری دەسەڵاتی عێراقیان بەدەستەوەی و ئەمە حاڵەتی یەکەمیان کە بە نظری من ئەمە دروستە و ئەوە ژەزانن هاوپەیمانی ئیتاری تەنسیقیەوە زانێکە ڤیتۆی ئەمریکا هەیە لەسەر فالح فەیاس لەسەر ئەحادی عامری و لەسەر خودی مالیکی نیگەرانە و لەسەر بۆی ئەگەڕێن بە شوێن کاندیدێکا کە ئەمریکاش مەسە ئۆکەی پێ بدایە یا معارض نەبێ هەرچەندە ئەمڕۆ ڕاگەیانێک درراوە کە ئەمریکا وتوێتی وەزیری نەوت نابێدانرێتەوە لەبەرەوەی پەیوەندێکی گەورەی لەگەڵ ئێرانەیە و وەزارەتەکانی کە ناسراون بە وەزارەتیەوەی کاک بابەکردن هەیەنێت جیهادی وەلایی مقاومە نابێ وەزارەتیان پێ بدرێت ڕەنگە ئەمە سادەترین دەخالەتی ئەمریکا بێ سەبارەت بەوەی جەنابی شدوتت ئەوەی کە یەک لە سەرسەی مەسەن بتوانن حکوومەتەکە پەکڕن ئەمە ئاکاگاس و ئەم سیناریۆ پێک دێ لە چی پێک دێ لە سۆدانی سونیەکان کوردەکان کە بە نەزەری من ئەمە سیناریۆکی فاشلە چکانە کوردەکان تێیدی ئەماکەن وەخۆ تۆژوتت ئێستاس هەلبوسی کاگاس و هەلبوسی تەجربەی ساڵی 2021 دووبارە ناکاتە ئەو هاوپەیمانەی بەرزانی هەلبوسی مقتەدا سەدر پێکیانێنا سۆبح دوای نەتیجەکەی بوو بەچی فشارێکی زۆر خراە سەر بەرزانی هەلبوسیان لە پەرلەمان دەرکرد و سەدریش خراە پەراوێزەوە بۆیە قسەکەوەیە لە هەر حاڵەتێکدا ئەم سیناریۆە هیچ چانسێکی نییە و لەگەڵەوەشە دیقەت بە سەدر بە 73 کورسیەوە نەیتوانی هیچ بکە لەبەرەوە سۆدانی ناتوانێت بە 46 کورسیەوە بکە وەکو وتیشم ئێستا 5 کورسی لێ ڕۆیشتووە فالح فەیازیش حتمما پاشەکشاکە لەبەرەوە لە هەر حاڵدا باشترین ئاماژەکان ئەڵەن سۆدانی 30 کورسی هەیە لە ناو ئێتیلافەکەی خۆی ئەعمار و تەنمیە کەواتە سیناریۆی ئەوەی کە پەخستنی حکوومەت پێم وایە لە ناو کوردەکانی شامەی لێشی ئاوانیە هەرچەندە ئەمڕۆ سۆدانی لە دهۆک بوو بەسەر لە وڵامی قسەکانی بارزانیە کە وتیە بێ ئەم یاسایە دەستکاری بکرێ وتی ناکرێ خۆ یاساکان هەر ڕۆژە بە مەیلی کەسێک دەستکاری بکرێ ینی هێشتا هەرچەندە باز لەوە کرێ کە سۆدانی ڕەنگە لەلایەن ئەمریکاوە مەڕغوبترین بێت بەڵام قسەکەی گرنگەوە نیە لەلایەن ئەمریکا و مەڕغوبە گرنگەوەی تاران ئۆکەی پێبا
ئیتاری تەنسیقی بتوانێت دەنگی پێبە کە ئەم چانسە بە نظری من ئێستا بۆ سۆدانی نەماوە جگە لەوەش ئێستا ینی هەندێک مەسجیان بۆ فرێداوە بە تایبەتی کە بە نظری من کاری مالیشیە ئەڵێن تۆ کەیسی جاسوسیکردنت بەسەر ئێمەوە هەیە ئەو کاتێک کە جاسوسیت کردۆ بەسەر ئێمەوە ئەوە وەزایدن کە لە دەسەڵات بووی بە تایبەتی ئەماوەیە حکوومەت و دام و دەستگاکانت بە شێوەیەکی گەندەڵی بەکارهێناوە بۆ بەڕێوە بۆ کۆکردنەوەی دەنگ بۆ ئەمانە هەمووی دیارەکە نایێنێت لەگەڵ سۆدانی بن بەڵام بە نظری منەوەیەکە لە هەر حاڵدا وەکوتم لەناو ئەم هاوکێشانەیە ئیتار حکوومەت پێگەێنێ لەگەڵ ئیتار یا بەبێ ئیتار ئەوەیە کە بە نظری من ئەبێ هێزەکانی تر لەگەڵ ئیتار ئەم حکوومەتە پێک بێنن و کاک نوویستیشم ئەوە بڵێم ئەوی کاک بابەکر وتی من تەیید یەکەم ئەم پەرلەمانە ڕاستە ناتوانێت معجزە بخڵقێنێ بەڵام بۆ ئەم هەلومەرجەی شیعەکان کە خەڵک تەسەووریە کرد مەسەن چارەنووسی حیزب اللهیان هەبێ وانە چارەنووسی مەسەلەن یەمەنیەکانیان هەبێ چارەنووسی حەماسیان هەبێ کەچی بە پێچەوانەوە خەریکی هەڵبژاردنێکن یانەیە خۆیان لەگەڵ هەلومەرجە گونجێن و لەگەڵەوە شەکاک کاگاسۆ بەڵام زۆرێک لە بەرەی حەشدی شعبی وەلایی لە ڕاستە ئەمجارە زۆر عاقلانە مامەڵەیان لەگەڵ هەڵبژاردن و کاندیداکانەکە یعنی ئەگەر تۆ سەیری قائیمە و هاوپەیمانێتیەکان بکەی یعنی بە دەگمەن لە ناو شیعەکانە بە ناوی حیزبەوە داخلی ململانێ و هاوپەیمانێتەکان بوون سەیری کە دەوڵەتی یاسا صادقون هی بزوتنەوەی عەسایبی ئەهلی حەقە هاوپەیمانی تەسمیم ڕێکخراوی بەدر تەنها بەدر وەکو ئەویش لە ناو چوارچێوەی هاوپەیمانەی خزمەتایەک اینجا کۆمەڵێک کە تایبیانەیە کە تایبی سەید شوهەدایانەیە کە تایبی زولفەقاریانەیە کە تایبی جوندول ئیمامیانەیە ڕەبعەڵڵایانەیە حیزب اللهیانەیە هەر یەکێک لەمانە کاک ئەنوەر بەڕێز کاک بابەکریانی لە چوارچێوەی هاوپەیمانێتیە خۆیان مانیفێست کردووە و تا ڕادەیەکیش بۆ پێکێنانی حکوومەت ڕەنگە بە ئەمریکەکانیشان وتبێ ئێمە ڕاستە عقائیدمان سەر بە مەدرسەیەکی تەشەیوعە لە عێراقا قم مەرجەعمانە نەجەف مەرجەعمانە کۆمەڵێک ئایەت الله با بڵێن مەرجعیەتی گەورە گەورەی وەکو حائیری و سستانی و ئەمانە لە پشتمانن بەڵام هەمان کات ئێمە ئەتوانین لەگەڵ یاساکانی ئێوەشا خۆمان بگونجێنین لەگەڵ دیموکراسیەت و ئازادیە سیاسیەکانە خۆمان بگونجێنین بەڵام ئەوەی پرسی گرنگە بەلای منەوە پرسی کووردە لە ڕاستیە ئەمجارە لە پەرلەمانی عێراق هەروت و وەکوتم بۆیە من چەند جارێکی تریش ئاماژەم بەوە کردووە لە ڕاستیە دیزایانی ئەم هەڵبژاردنانە لە عێراقا بە جۆرێکە کە کوردەکان بە هەر شێوەیەک مامەڵە بکەن لەگەڵ عێراقا 6 بۆ 65 کورسی زیاتر نابەنە پەرلەمانی عێراق یعنی لەناو ئەو مزایکا لەناو ئەو ڕەنگا و ڕەنگی پەرلەمانی عێراقا لە ڕاستیە کوردەکان لە ئێستادا ناتوانن هیچ پڕۆژە یاسایی تێپەڕێنن یەکێتی پارتی زۆر لەم ڕووداوانەیان دووبارە کردوێتەوە هەموو گلەی و ناڕەزایی و کێشە و مشکلانە بەڵام بە نەتیجە پێک دێن پێم وایە بە نەتیجە پێک دێن منیش زانی ئاسۆ ئەگەر مەسەلەن ئەو بۆ چوونە پێی وا بێ لەبەرەوەی وەزارەتی دارایی بەدەستەوە بێ ئەتوانێت هەموو مانگێک موچەکان بنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەو چوونێکی هەڵەیە و پێم وایە لەوە شادوایی حکوومەتی عێراقی ئەتوانێت ئەنوا مەسەلەن وسائلی جۆراوجۆر بەکاربێنێ بۆ ئەمە سەر نەگری ئەمە بە نەزەری من بۆ چوونێکی واقعی و سیاسی نییە قسەکەوێت تۆ لە ئەسڵا بێ گرفتەکان لەگەڵ بەغدا چارەسەرکەی بەڵام کاگاسۆ ئەمەی هەرێمی کوردستان جگە لەو خلافە ناوخۆیانەی کە لە نێوان ئەم دوو هێزە هەیە واردەوە واقعە بەڵام قسەکەوەیە کە مثلا ئەم دوو هێزانە لە هەمان کاتیشا دابەش بوون بەسەر مثلا لایەنگری لە سونی لە شیعی و لە تورکی لە ئێرانی و لە ئەمریکی لە ئێرانی لە نێوان ئەمانە ئەمەش کاری دوای قسە لەسەرەوە بکەی کاک ئەمە کاریگەری ئوستاز ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بۆیە بە نەزەری من ئەمەی کە ڕووەدا مثلەن ئەڵێن وەزیری دارایی بوو موچە نانێرێ ڕەبتی نییە بەم خانمە وەزیرەوە لە ڕاستیە پێم وایە ڕەبتی بە سوودانیشەوە نیە ئەوەندەی پەیوەندی هەیە بە ملبلانەکانی ئێران لەگەڵ ئەمریکا وەگلەیەکانی ئێران لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ پەیوەندیەکانی لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکا باش کاوامە بۆ ئۆتۆماتیکی بە نەزەری من چاگە بێ لەگەڵ شیعەکان بەڵام قسەکەوەیە کە تۆ پێت ینی قسەکە لەسەر کورسی نییە کاگێ ینی ئەگەر بەیلی شیعەکان بێ
بەو هەژمونەی هەیەە مەسەلەن نە سونیەکانیجی امتیازیان پێدەن و نە کوردەکان بەڵام قسەکە لە ئاس بە نظری من پەیوەندی بە کورسیۆنی ئەوەندە پەیوەندی هەیە بەوەی کە کاک بابەکر لە سەرەتاوتی ئەم سێ پێکاتەیە دیفاوتۆن واقعەن مەسەلەن شیعە ژەزانەیە ئەگە زۆر پاڵ بە کوردەوە بنێ ڕەنگە پاڵدا بە شوێنێک ترەوە ڕەنگە مەسەلەن بڕیاری تر بە و سونیەکانیش بە هەمان شێوە بۆی قسەکەەوە ئێرە مححکومە بەوەی کە ئەم ئەوەی کە بێ خۆمان بگونجێنین ئەبێ خۆمان گونجین و ئەم عێراق لە حاڵدا ببێتە سێ هەرێم کە هەر کام لەم پێکاتانە مافەکانی خۆیان وەربگرن بەڵام تا ئەمە بە نظری من بڵێ ئەستازم پێم وایە حکوومەتی عێراقی لە حاڵدا پێک دێ و حکوومەتی هەرێم بەم حاڵی کە ئێستا باسمان کردێتە دوای پێکێنانی حکوومەتی عێراقیەوە وە چەند سینناریۆ شەیە باز لە هەڵۆشانەوەی پەرلەمان ویان ئەوەی کە پارتی مثلەن کۆبوونەوەی پەرلەمانی بکاتی ئەم هەڵبژاردنە ئەخوا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خۆیان ئەڵێن لایەنێک گەڵێ ئەخوایانی ئێمە ئەڵێ ئەو ماڵی لە لوخانیەوە ناخوا بەڵام مەسەلەن لە ڕووی سیاسیەوە ئەوش بە نظری من ئەوەندەی کە کێشەکان قوڵترەکە گرفتەکان زۆرترەکە ناتوانێت حەلی چارەسەرکەوە بە نەتیژەش پێم وتی مەسەلەن ئەم دوو هێزەیەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان لە هەرێم وەکو دوو هێزی براوی سەرەکی مححکوم من بەوەی کە هەم لە هەرێم حکوومەت پێک بێنن هەم لەگەڵ عێراقیش بەشدار دووکیشیان لە هەموو کات زیاتر خۆیان بە عێراقی ترێزان لە ئێستا پێشم وایە بۆم هەلو مەرجە ئەو حقیقەتەکەیە ئەوە باشە دوێنێ خەزعەلی سەرۆکی سادقون کە سپرایزی هەڵبژاردنەکانی عێراقە بە نەزەری من ئوستاز لە 1.5 کورسیەوە بۆتە 27 کورسی و دوێنێ ڕایگەیاندۆ کە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق ساڵی 2029 من داێنم بەڵێ ئێوەش مەترسی ئێستا نەخشەی سیاسی 2029 شان داناوە شیعەکە